هەر بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش پێشانگەی مامۆستایانی هونەری شێوەکاری لە ناو با بڵێن مۆزەخانەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی لە هۆڵی مۆزەخانەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بۆ ئەم ساڵیش گەڕوتینێکی زیاتری هەیە مامۆستایانی هەم ناو شار و هەم دەرەوەی شار کە پەروەردەی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی تیا بەشداریان کردووە دەهۆبەی بەڕێوەبەرایەتی سنووری پەروەردەی سلێمانی بە خۆشحاڵیەوە ئەمە هەنگاوێکی گرنگە بێت کە ساڵانە ئەم پێشەنگایە بکرێتەوە بۆ مامۆستایان کە بتوانن ئەزمموی زیاتر وەربگرن لە کارەکانی یەکترەوە کاریەکان بەکاری جیاواز بەکاری تابلۆ بەکاری سیرامیک و کۆمەڵێک کاری جیاواز هەیە کە خۆیان زیاتر گرنگی بۆ بابەتیان جا بۆ ئەوەی زانیاریەکان بە وەرزی وەربگرین ئێستا چینە لای زۆر بەڕێز مامۆستا بەکوور عومەر کە بەڕێزیان لێپرسراوی بەڕێوەبەرایەتی یەکی چالاکی هونەری پەروەردەی ڕۆژ ئاوزان بە غەڵەتیش پۆستەکەم وتی مامۆستایان سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێت سەرەتا بە لەو دەست پێ بکەین ئەمە هەنگاوێکی گرنگە کە ئێوە ساڵانە زیاتر بایەخی پێەیەن ئەم ساڵ جیاوازیەکەی چییە کە مامۆستایانی هەم ناوشار هەم دەرەوەی شاریش بە گڕوتینێکی زیاترەوە بەشدارن لەم پێشەنگایە زۆر بەخێر بێن من بەکر عومەر بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکانی سلێمانی بێگومان ئێمە ئەم ساڵۆک و یەکەم هەنگاو کۆمەڵی کار و چالاکیمان ئەنجامدا بێگومان هەفتەی پێشوو لە پەروەردەکانی سنووری سلێمانی کە 5 پەروەردە بەشداریان کرد 10 گروپی شانۆیمان کۆکردەوە فیستیڤاڵێکی جوانی شانۆیمان ئەنجامدا کە مناڵانی شار باژێر و چەمچەماڵ و دوکان و پەروەردەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوی سلێمانی بەشداریان کردبوو بە خۆشحاڵیەوە نەتیجێکی زۆر باشی بوو کۆمەڵە بەهرەی نوێمان دۆزیەوە کۆمەڵێ مناڵ و قوتابی خوێندکارمان خستە سەر شانۆ ستێج کە کۆمەڵی ئیشی جوانیان کرد بێگومان هەردە پەروەردەکەی سلێمانیش بۆ کاری شێوەکاری مامۆستایانی هونەر کە 140 مامۆستا بەشداریان کردووە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بێگومان ئێمە چالێکی قوتابخانەکان سەرپەرشتیمان کردوون ئەمە ئاڵوگۆڕێکی هونەری دروزە بێ لە بینی مامۆستایانی هونەری شێوەکاری چ ناو شار و چ دەرەوەی شار چونکە یەکەم جارە مامۆستایانی چەمچەماڵ و شار باژێر و دەربەنی خان و شارە زور و سەی سادق و ئەوانە لەگەڵ ئێمە لە سنووری چالێکی قوتابخانەکان لە سلێمانی بەشداری ئەکەن خوازیارم بۆ ساڵی ئایندە بتوانین کاری باشتر و چاکتر ئەنجام بین بۆیان من جارێکی کە دەستخۆشیان لێ یەکەم و هیوای سەرکەوتن بۆ تەواوی مامۆستایانی هونەری شێوەکاری خوازم مامۆستایان ئەو کارانی کە مامۆستایان بەشداریان پێ کردووە کارەکان زیاتر چ جیاوازیەک ئەبینی لە چاو ساڵانی پێشوە کە مامۆستایان بە جیاوازتر هەر ساڵی بە جۆرێک لە کارە هونەریەکان بەشداریەکەن بێگومان ئێمە کە ئاگادارمان کردوونەتەوە مامۆستایانی شێوەکار تەمەن لە ڕێی هۆبەکانی چالاکی هونەریانەوە کە ئێمە 10 هۆبەمان هەیە لە سنووری سلێمانی بە کتابێکی ڕسمی ئاگادارمان کردوونەتەوە کام پێشەنگایە ئەکرێتەوە هیچ بربەست و مەرجێکماندا نەناوە بۆ مامۆستای شێوەکار بە چ مادەیەک بەشداری ئەکات چ ماتریاڵێک بەکارێنێت چ کەرەستەیەک بە چ قیاسێک ئیشەکە ئەکات بێگومان خۆیان سەربەست بوون لە جۆری هەڵبژاردننی ماتریاڵ و مادەکەی کە ئیشی پێ ئەەکەن ئەوە ئیشەکانیش ئەبینی کە زۆر جیاوازە هەر لێ کەسێکەوە بۆ کەسێکی در لە قەبارە گەورە و بچووک هەمووی بەشداری کردووە لە تابلۆ و سیرامیک و کاری پەیکەرسازی زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ پەیامەکانت دەستەکانە خۆش بێ ببوورە پۆستەکەم بە هەڵەوت بەڵام کەمێک بە پەلە لێدوانەکەمان وەرگێر دەستەکانە خۆش بێت خۆشویستان لەگەڵ چانە بەردەوامە بین کۆمەڵێک مامۆستای هونەری شێوەکاری لەم بەشی پرۆگرام لەگەڵمان ئابن بە لێدوانیان لێ وەرگرین بەبزانین کارەکانیان چ گزارشتێک دەرئەخات لەم پێشەنگایە سڵاو لێ بێ مامۆستای گیانەکەم باشی بەڕێستان بەکاری سیرامیک بەشداریتان کردووە خۆتان زیاتر لە کاری سیرامیکە ئەبینەوە یاخود ئەمە هەنگاوێکی نوێیە بۆتان کە توانیوتانە بەم کارە بەشدار بن وڵای هەنگاوێکی نوێنێ یان دەمێکە من ئەو کاراکەم کاری سیرامیکەکەم ئەم پرۆژەیەکیشمەیە لە کارگەی چکارەکە لە ئێستۆدیەکی گەورەیە کە خولەبینم بە قوتابیان و بە ئەو کەسانی کە حەزیان لێو ئارەزومەندن بۆ ئیشە خۆم وەکو لە پرسراوی هۆبەی چالاکی هونەریم بەڵام هەم بەشداریشم کردو لەگەڵ مامۆستایانە خۆشحاڵم کە ئێم ساڵ بەڕاستی هەموو ئەو مامۆستایانی بەشداریان کرد تقریباً 140 مامۆستایە و لە هەموو سنوورەکانی پەروەردەی ڕۆژئاوا سلێمانی هەمووی بەشداریان کردو کاری باش و ئەبینم پێشکەوتنێکی ینی پێوە دیارە لە جاران وەکو مامۆستایەکی هونەری شێوەکاری کردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە کە هەموو ساڵێک ئەکرێتەوە بێگومان بایەخێکی تایبەت یاخود پەیامێکی جیاوازی لە پشتە ئەم پێشەنگایانە ئەمە چ
هەنگاوێکی گرنگ بۆ مامۆستایانی هونەری شێوەکاری دەرەخات تا بتوانن زیاتر لە نێو بابەتەکەی خۆیانە قۆڵ ببنەوە کە هەموو ساڵێک بەم شێوازە لە پێشەنگایەکی وهایە بەشداریان پێکرێت. بەتاکیید کە ئەو مامۆستایانە تۆ دایمەن خۆی حازرەکە ئامادەکات بۆی کە شتی باشتر و باشتر بکات بۆی کە جاریکە بەشداری بە پێشەنگاکە بکە ئەو وای لێکە زیاتر هەناو بنێت و زیاتر هەم هەوڵبا لەگەڵ هەم بۆ قوتابیەکانیشی زیاتر هەوڵات و ئەم پێشنگانش کەکرێتەوە ئەگەر نەکرێتەوە ینی لەوانەیە من هەستەکەم بەرەو دواوە بڕات پێشنگایکی وها ئەبێت زیاتر هەوڵایەکە ئیشی باشتر بکە و شتی ناوازەتر بکە. بۆ پەیامەکانت بە هیوای بەردەوامی خۆشەویستان ئەوەی کە لە وێنەکانە ئەبینن کارەکان بە جیاوازتر بە مەتریاڵی جیاواز هەریەکەیان گزارشت و پەیامێکی جیاوازی لە پشتە هەم لە کاری سیرامیکەکان هەم لە تابلۆکان کە ئەبینین تابلۆکانیش چەند تابلۆیەکی سەرنجڕاکێشی تایە کە مامۆستایانی هونەری شێوەکاری بە گزارشتی جیاواز توانیانە پەیامەکانیان بگەێنن. جا پێم خۆشایەکێکی تر لەو مامۆستایانە بدوێنم کە ئەمڕۆ بەشداری کردووە لە هۆڵی مۆزەخانەیە نەسوورەکەی شاری سلێمانی بە چەند کارێکی جیاواز. مامۆستاگیان سڵاو لێ بێت. سڵاو لە ئێوەش بێت ئەم کاتتان باش. پێمان بڵێ وەکو مامۆستایەکی هونەری شێوەکاری تا چەندە ئێمەش بتوانین وەکو وڵاتانی پێشکەوتوو کردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە ئاستێکی باشمان هەبێت تا بتوانین لەگەڵ وڵاتانی دەرەوەیە زیاتر هەماهەنگی بکەین ئەوان بێن سەردانمان بکەن توان کارەکانمان ببینن ئێمە بە هەمان شێوە ئەمە چۆن ئەبینی لە کوردستانە؟ بەڵێ منوەکو مامۆستای شێوەکاری کە بە ئیشێکی پێکرد بەشدارم باز لە ئاژەڵ دۆستیەکات کە ناوم شۆخان محەممەدە وەکو بەڵێن ئەم پێشەنگە جۆرە پێشەنگانە کە ئەکرێتەوە لێرە مادام ئێمە هەموو مامۆستاکان و هەموو پسەدە پەروەردەکان لە هۆڵێکە کۆ ئەبینەوە ئەم بەرکەوتمان لە ڕووی کۆمەڵاتێکەش و لە ڕووی با بڵێن کەسایەتیەوە و لە ڕووی کارەکان و کەلتورەکان جاری تێکەڵکێشە بێت و ئەبینرێن و هەموو کارەکان لە هۆڵێکە کۆ ئەبنەوە و کارەکانیش مقید نەکراوە با بڵێن بە جۆرێک لە مادە هەر چۆنێک بێت ئازادن هەموو جۆرە کارێکی تیا لە بچوو و گەورە لە جۆری ماتیاڵەکانش هەڵیان بژاردووە و بە نسبەت ئەوەی کە با بڵێن من خۆی خۆم هونەرمەند کاگەر بڵم چەند جار بەرکەوتنم هەبوو لەگەڵ هونەرمەند عێراقیەکان و ئیبداعم بردو کۆمەڵ لەم کارانە کە کردومە ئەم هەم ئاهەنگیەکە کە ئەم جۆرە پێشەنگانە وەکو مامۆستاکە خۆم بەشداریم کرد لەگەڵ ئەوانە جارێک هەم ئاهەنگی دروست کرد لەگەڵ ئەوانە لە ڕووی کەلتوری و لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی کەسایەتی و لە ڕووی ئیشەکانەوە ئەم تێکەڵکێشە زۆرتر لێک تێگەشتن دروستە بێ با بڵێن پیشاندانی کەلتوری ئەوان و ڕۆژ ئاوای خۆمان وەکو بڵێن کوردستان وەکو عێراق ئەو کاتە ئەوانیش ئێمەش خۆمان نتوانین بڵێن پیشان بێن وەکو ئەوان. سپاس بۆ وتەکانت بە هیوای بەردەوامی دەستە خۆش بێت ئەگەر پێمان خۆشە بەشداربوویەکی تر وەربگرین ئەگەر بەڕێزیان بێنە لامان سڵاو لێ بێت بەڕێستان با پەیکەرێک بەشداریتان کردەوە بۆچی بیرتان کردەوە بە کاری پەیکەر لەم پێشەنگایە بەشدار بن؟ سەرەتا زۆر سپاستانەکەم ئێمە وەکو مامۆستایانی شێوەکاری 140 مامۆستا لە بەشداریمان کردووە لەم پێشەنگایەدا واتە پێشەنگاکەمان بابەتەکانی گشتگیرن هەم ڕەسم پەیکەرسازی سیرامی گرافیک منیش وەک خۆم سپۆڕیەکەم پەیکەرسازیە پێم خۆش بوو بە پەیکەر بەشدار بووم. ئاستی بەشداریکردنی پیاوان چۆن ئەبینی لەم پێشەنگایانە بە هەمانگی لەگەڵ خاتوونەکانە کە ئەتوانن زیاتر ئەزمموی کاری یەکتری وەربگرن چۆنی بینی کە پیاوان و ژنان بەیەکەوە بتوانن سوود لە ئەزمموی کاری یەکتری وەربگرن لە پێشەنگایەکی وهادا؟ سپاس بەخوایەمە وەکو ئەو جیاوازیە نییە بە تایبەت لە مەبەست جیاوازینە مەبەست ئەوەیە تێڕوانینتان بۆ کارەکە. وەکوتم ئێمە بەدەر لە ئەوەی کە ئێستا کاری هونەریەکەین و مامۆستای لە کاتی فێرخوازی خوێندنی شەهر لەگەڵ ئافرەتانە هاوڕێ بووین و کۆنتاکتمان هەبووە لە کارکردنا و سپاس بخوا ئافرەتان ڕێژێکی باش بەشداریەکەن لەگەڵ پیاوانە. بە هیوای بەردەوامی سپاس بۆ بەشداریکردنتان خۆشەویستان ئەوەی کە بینیتان سەرجەم مامۆستایانی بەشدار بوو ئاماژەیان بەوە کرد کارکردنەوەی ئەم پێشەنگایانە ساڵانە دەرفەتێکی وەها ئەڕەخسێنێت بۆ مامۆستاکانی هەم سنووری سلێمانی هەم سنووری پارێزگاکانی تریش کە بتوانن زیاتر بەشدار بێنە نێو کایی هونەری شێوەکاری و بتوانن ساڵانە بە جیاوازتر بە ئەزمموونێکی جیاوازتر کاری هونەریەکانیان زیاتر لە ڕێگەی پێشەنگاکانە بۆ خۆیان و هەم بۆ تاوای خوێندکارانیش بگوازنەوە.